بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. خوش حالم كلا خزمتان دام لبرنامجك لما نجي رمضان دا خواهي قورة طاعات وعباتي همولاك من قبول بكات. خوش ويستان عنواننا ونشاني برنامجكم بناوي المسارعية واتا بيش برشيو مسابقة كردن. المسارعة للغة بمعنى المبادرة والسبق إلى الطاعات والاستعجال في أدائها وعدم الإبطاء فيها أو تأخيرها. بابەتی ئەوڕۆمان کە باس لە پێشبڕچێ ئەکەین لە ئەنجامدانی تاعەت و خواپەرستی. گومان لەو دەنە مسلمانان هەرەکەی بە شێوازێک خواپەرستی ئەکا و عیبادەت ئەکات، هەمووشی مەبەست و ئامانجی ئەوەیە کە ڕەزامەندی خوای گەورە بەدەستبینیت. بەڵام لە کارکردندا شتێک هەیە زۆر گرینگە کە پێی ئەوترێت پێشبڕچێ. تەماشا دەکەین لە ژیانی دنیادا هەموو ئەوانەی کە دەبنە خاوەن خەڵات کە خەڵات دەکرێن ڕێزا لێ دەدرێت ئەو کەسانن کە لە منافەسە و لە پێشبڕچێ سەرکەوتنیان بەدەستی نایە. گرینگە ئینسان کە ئیش ئەکات، بەڵام گرینگتر ئەوەیە چێ یەکەم ئەبێت، چێ ئەسپی خۆی تاو ئەدات و زووتر دەگاتە ئامانج و لە هەدەفی خۆی ئەدات، کە ئەوەش لە ئینسانی مسلماندا شتێکی ئامانجدارە. ئینسانی مسلمان ئەبێت بەو نەفەسەوە بژیت ڕۆژانە پێشبڕچێ بکات لەگەڵ ئەو کەسانەی کەوا کەوتونەتە عیبادەت و چاکە و خواناسی و خواپەرستی. چێ ئەتوانێت پلەی یەکەم بەدەست بینیت، چێ ئەتوانێت لە سەفی یەکەم بیت، چێ ئەتوانێت هەمیشە لە پێشەوە بیت نەکەویتە دواوە. بردنەوە گرینگە، بەڵام ئەبێ بزانیت چۆن ئەیبێەوە. بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە گرینگە، بەڵام دەبێت بزانی ئەگەر ئەتۆ لە یەکەمینەکان بی، ئەوائیل بی، لە سنفی خۆت، لە سەردەمی خۆت، لە عەسری خۆت، لە ئەنجامدانی خواناسی و خواپەرستی و عیبادەت، گرینگ ئەوەی ئینسانێکی مسارع بێت، هەمیشە لە پێشبڕچێدا بێت، لە لووتکەدا بێت، نێتە دواوە. ئەگە تەماشای قورئانی پیرۆزکەین، خوای گەورە بە چەندین ئسلوب، بە چەندین تەعبیر هانمان ئەدات، پێمان ئەڵێت پێشبڕچێ بکەن. کۆمەڵی ئاەت هەیە، من بەس ئەیان خوێنمەوە بە خێرایی بزانن کە ئەو ئاەتانەی کە مەفهومی پێشبڕچێیان لێوەرئەژیرێت کامە ئاەتن. خوای گەورە ئەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. آل عمران آيات 33. لشون إذا فرميت وسابقوا إلى مغفرة من ربكم، لشون إذا فرميت فاستبقوا الخيرات، لشون إذا فرميت فاسعوا إلى ذكر الله وفي ذلك فليتنافس المتنافسون فامشوا في مناكبها وآخرون يضربون في الأرض. ئەم ئاەتانە هەمیان خۆشەویستان ئەگەر دیقەتیان بدەینێ، خوای گەورە پێمانە فەرمێت باوەڕدارەکان لە پێشبڕچێدا بن. دەبینین لە کاتی ئیمتیحانات قوتابی هەمووی بەیەکەوە بەشدارە لە پرۆسە ئیمتیحانات، بەڵام هەندێک قوتابی هەیە پێشبڕچی ئەکا لەسەر دەرەجا، هەمیشە هەوڵ ئەدا لە پێشەوە بیت، ئەسپی خۆی تاو دایە و سار نابێتەوە. جا تەماشای نەتیجەی ئەو کەسانەکەن لە کۆتایی ساڵ ئەوانەی کە پێشبڕچێیان کردە و مسابقەیان کردە و جوهدیان زیاتر سەرف کردووە، لەو سەرا ئەیبینین بەرهەم و بەرووبوومی ئەوانەی کە کەوتونتە ناو منافەسە و پێشبڕچێوە لە چێن دەردایە، و ئەوانەی کە بەس لە پرۆسەکە بەشداریان کردیا سەیری ئەوانیشکەن، ئەوان لە چێن دەر بەجێ ماون. خۆشەویستان، بۆ ئەوەی خۆمان بناسین بزانین چێن ئەو کەسانی کە لە پێشبڕچێدان. گرینگە ئینسان خۆی بزانێت ئایا یەکێکە لەو کەسانی کە لە ناو ڕیزی منافەسەدایە، یان یەکێک نییە لەو کەسانە. خوای گەورە لە چەند ئاەتێکە 4 صفاتی ئەو کەسانەمان بۆ باس ئەکات کە ئینسانێکن هەمیشە لە پێشبڕچێدان.
مسابقة أكن خو ماندو أكن شو نخوني أكن تا دەگەن بە دوا مەزڵگایان خی گەورە لە قورئانی پیرۆز هە لە دوای ئاەکان لە دوای یەکن هەمویان بەسەریەکەوە هینایەتی هەر کەسێک ئەم سفەتانەی تێدا بوو یەشێکە لەو کەسانەی کە داخلی پێشبڕچێ بووە داخلی منافەسە بووە ئەبینی تەماشا دەکەین قوتابیەک تەقدیمە کات لە زانکۆیەک یان بۆ ماجستەر یان بۆ دکتۆرا تەماشا دەکەن دەڵێ ئەو کۆلیژە دەڵێت ئەمن 10 کەسم ئەوێت 5 کەسم ئەوێ لەسەر ئاسی هەموو عێراق یان لەسەر ئاسی هەموو هەرێمی کوردستان لەو 4 کەسە لەو 5 کەسە کە تەماشا دەکەین 4 مەقعەدی هەیە 20 کەس خۆی ئامادە کردیە دەیخاتە منافەسەوە کامەیان لەو منافەسەیە دەرچوو مەقعەدی خۆی مسۆگەر ئەکات ئەمە هە لە دنیادا لە قیامەتدا مسابقەی وێندەر و مەقعەدی وێندەر لەگەڵی ئێرە بەراورد ناکرێن بەڵام وەکو نمونەیەکی عەقلی بۆ لە عەقڵمان نزیک بیتەوە و بە ئاسانتر لە ئامانجەکە تێ بکەین جا ئەوانەی کە داخلی منافەسە بوون تەماشا دەکەن 1000 نەفەر تەقدیمی کردە لەو 1000 نەفەری تەماشاکەین 20 کەس داخلی منافەسە ئەبێت لەو 20 کەسەی 5 کەس وەرئەگیرێن ئەوەی دیکە هەمووی دەگەڕێتەوە ماڵێ و ماندووبوونەکەی بەلاش ئەڕوات بۆی ئەبێ ئینسانی مسلمان هەمیشە بەو نەفەسەوە بژیت کەسێک بی هەمیشە لە پێشبڕچێدا بیت مسابقە بکات خی گەورە ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين هم من خشية ربهم مشفقون فەرمێت یەک لەو کەسانی کە لەناو ڕیزی پێشبڕچێدایە ئەو کەسانن کەوە هەمیشە لە ترسی پەروەردیگار ئیشفاقیان هەیە بزانین ئیشفاقی خۆشەویستان خی گەورە لێرە وشەی خەشی هینایە لە دوای وشەی خەشتێش وشەی مشفقونی هینایە فەرمێ ئەو کەسانە لە ڕیزی پێشبڕچێیاندان کە هەمیشە لەخوا ئەترسن سەرووی لەخوا ترسانیان مشفیقن بزانین مشفیق لە ڕووی زمانەوانیەوە چ معنایەک ئەگەینیت ئەگە فکر لاتەکە بکەینەوە باش ئەگەر خەشیە بە معنای ترسان بیت ئەی خوای گەورە بۆ وشەی مشفقونی خستۆتە پاڵ وشەی ئەلخەشیە علماء فرمون الإشفاق يتضمن الخشية مع الزيادة الإشفاق يتضمن الخشية مع الزيادة هەندێک کەسەی لەخوا ئەترسێ هەندێک کەسێ زۆر لەخوا ئەترسێت ئەوانە مشفیقن خوا فەرمێ ئەو کەسەی کە سیفەتی مشفیقی تێدایە یەکێکە لەو کەسانەی لە ڕیزی منافیسەکاندایە بۆ مەقعەدەکانی بەهەشت خوای گەورە بە قسمەتان کات أفرمي الإشفاق نهاية الخوف المراد هو الدوام على الطاعة مشفيق تيا أو بري لخواتر سانا مشفيق إشفاق شفق أو بري لخواتر سانا وبردوام بون لسر عبادتيش هندي مسلمان هي عبادة أكاد بوماويك زور قرما بين الرمضان قروتيني هي عبادة أكاد بلام كرمضان تيبري هدي سارت أبيتوا وشي معناي إشفاقي لناخذ نامينت بوي إخوة جورا للريزي منافسان ديهن يتدر لشونك تتأبيت كاري خوي بكاتن بوي إذا أفرمون من بلغ في الخشية إلى حد الإشفاق وهو كمال الخشية كسي جيشت درزي مشفق جيشت أو بري لخواتر سان أميك بزانين چين إيمان لجر أم آياتا أتواني خوما مبينينوا إن الذين هم من خشية ربهم مشفقون دو من آيات والذين هم بآيات ربهم يؤمنون دو من صفة لإنساني بيشبرشيشيا أو كسي كهمشة إيمان وبير وباوري بس هي بآيات خوش شويستان هرچی کە تو ئەیبینی لە بوونەوەردا بیزانی و نەیزانی هەمووی ئاياتی خوایە علامات و نیشانە و دەستەڵاتی پەروەردگارە زۆر کەسێ لە ئاياتی خوای گەورە ساقیت ئەبێت زۆر کەسێ لە ئاياتەکانی خوای گەورە باوەڕی بە هەموو شتێک نییە بۆی دەبێ ئینسانی مسلمان ئەوەی کە تو ئەیبینی هەمووی بەو پەڕی یەقین و حەزم و جەزمەوە ئەبێ باوەڕت پێی هەبیت ئەوەی کە تو ئەیبینی لەو گردونەیە هەمووی ئاياتی خوای گەورەیە سودفە نییە لە خۆ ڕێک نەکەتیا
هەمووی بە نیزامێک لەلایەن خالقێکەوە کە بە جوانترین دیقە و بە شێوازێکی زۆر هەندەسەیی بوونەوەری دروست کردیە. ئەبێ کەسێک بێت لەم بارەشەوە ئیمانی هەمووی کامل بێت، نابێت ئیشکالی تێدا هەبێت. سێمین ئاەت والذين هم بربهم لا يشركون. خوا فەرمێ ئەو کەسانەی کەوا کە ئەخنە ناو ڕێزی پێشبڕشیەوە بە میسقالە زڕێک شیرکیان نییە بەرامبەر بە پەروەردگاریان. ئەگە تەماشاشی ئەو ئاەتە بکەینەوە پرسیارێکمان لۆ دروست ئەبیت. خوای گەورە لە ئەوی کە فەرمووی والذين هم بآيات ربهم يؤمنون لەوێ باسی ئیمان دەکات. لۆ لێرە ئەفەرمێت والذين هم بربهم لا يشركون. ئەو کەسانە لە ناو پێشبڕچەی بەهەشدان کە شیرکیان بۆ خوای گەورە نییە. ئامانج و مەبەست لەم ئاەتە خۆشەویستان شریک نییە، واتە ئەو کەسانە داخیلی منافەسە ئەبن کە ڕیایان نییە. والذين هم بربهم لا يشركون. هەمانە زۆر خواپەرستی ئەکات، بەڵام لێرەدا شیرکی ئەزغەری هەیە کە ڕیایە. خوا پەنامان دەد. دڵێک داخیلی منافەسەی مەقعەدەکانی بەهەشت ئەبێت، مەغفیرەت ئەبێت، ئەگەر دڵێک بێت ڕیای تیانەکەوی بە هیچ شێوەیەک. ابن الجوزی بەغدادی دەژێڕێت و دەڵێت عەمری کوڕی قەیسی مولایی کێشێک بوو لە تابعیان، دەڵێ أقام 20 سنة صائما ما يعلم به أهله. عمري كوري قيسي مولائي ابن جوزي بغداد فما أو بياوة 20 سال بروجي بو لمالا ونيانزاني كأو بياوة بروجية. أقا فكر ليه بكون نروي عقله ولوانية بزحمة أو قبول بكريد كسيك لمالا بروجي بيت 20 سال مالي بيانزاني كأو إنسان بروجية. وها ترساين لمسألة الرياء كشفبوني عبادت بو غيري خوا بەو شێوە خۆیان پاراسێ کە هیچ کەسە کەسی پێ نەکاتن. بۆیە خوای گەورە فەرمێت والذين هم بربهم لا يشركون، يعني ئەوانەی کە ڕیایان نییە بەدورن لە ڕیا، فەرمێ ئەوانە داخلی منافەسە ئەبن لەسەر ناز و نیعمەتەکانی بەهەشت. ئاەتی کۆتایە فەرمێت والذين يؤتون ما أتوا وقلوبهم وجلة. ئەمە صفاتی چوارەمینە. فەرمێ ئەو کەسانەی کەوا يؤتون ما أتوا، يعني هرسي شت هي حقي خوي في أدن، وقلوبهم وجلة. مسلمان أبيت وابيت هرسي حقا لسرشانيتي برامبر خوي بيكات لهمان كاتشا ضلي أبي لخرتدا بيت آي خوي قورا لي ورا قريد يعني لي ورا قريد. فما كسي أم شوار سفاتيت يدابو یەکێکە لەو کەسانی کە داخلی پێشبڕشێ و منافەسەی بووە لە بۆ ناز و نیعمەت و خۆشیەکانی بەهەشتا. بۆیە خوای گەورە فەرمێت أولئك الذين يسارعون في الخيرات وهم لها سابقون. ئەفەرمێ ئەو کەسانی کە ئەم چوار سفەتەیان تێدایە ئەوانن پێشبڕچێ ئەکەن و لە منافەسەدان و ڕاکەڕاک ئەکەن و غار ئەدەن و شەون و خۆنی ئەکەن و ڕاناوەستن. يسارعون في الخيرات، بەڵام لەوەشمان يسارعون في الشر وهم لها سابقون. ئەفەرمێ ئەسبەقیەت پێشەنجی بۆ ئەم کەسانەیە کە ئەم زۆرە سیفەت و ڕەوشتانەیان تێدا هەیە. بۆیە تەماشاکەین ئیمامی حەسەنی کوڕی ئیمامی عەلی ڕزای خوا لێبێ فەرمێت ئیمامی حوسێن دەفەرمێت گوێم لە پێغەمبەری خوا بووە عەلەیهی السەلام فەرمێت إن الله يحب معالي الأمور وأشرافها ويكره سفاسفها. رواه الطبراني والألباني. أفرمي خواي بيغمبري خوا عليه السلام فرميتي خواي قورا أو كاراني خوش أبيت كهمش لكاري اللوتكن لا برزي داهن. بويا بإنسان همش للدنيا دا لبيش برشيو منافسة دا بيت. ويكره سفاسفها. خواي قورا رخي لو كردواني كردوي كمن بتشوكن بسيطن أو مسلماني كبكم رازي أبيت بشتشي بسيط رازي أبيتن. سعيدي كوري مسيب
ڕەحمەتی خوا سەر بێ گەورە تابعی بووە دەڵێت 40 ساڵ نوێژم کرد سەفی یەکەم نەدۆڕاند 40 ساڵ جەماعەت سەفی یەکەم نەدۆڕینی یعنی بە سەفی دۆم ڕازی نەبووە وها منافەسی کردیە 40 ساڵ عیبادەتکردن جەماعەتکردن ئەخە غیرەتی ئەوێت وەڵڵاهی تاقەت و قووەتی ئەوێت ئیمانی ئەوێت 40 ساڵ لە جەماعەتدا نەبڕی بە مەعەدەلی وە لە سەفی یەکەمیشدا نەبڕی ئەوانە بە سەفی دۆمیش خۆ ڕازی نەبوون ئەوەندە هیممەت بەرز بوون ئەوەندە تەماشای ئەو ئاەتانیان کردووە ئەو پێشبڕچێ و منافەسە و غارە بۆ قیامەت دەیانزانی ئەوەی ئەوێت چونکە مەقعەدی بەهەشت مەقعەدەکانی بەهەشت ناز و نعمەتی بەهەشت پێویستی بە کەسێک ئەکاتکەوە هەمیشە بە تەماشای پلەبەرزی بکات بە کەم ڕازی نەبێت تەماشای شتی گەورە بکاتن ئیبراهیمی کوڕی هانی ئەفەرمێت أو يموت صائما قال أبو بكر بن زياد على حضرت إبراهيم بن هاني عندما وفاته أبو بكر كري زياد ضل أمادبهم لكاتي وفاة كردني إبراهيم كري هاني كإبراهيم كري هاريش تابعي بوا يعني بياويكي بينيوا كأو بياوا صحابي بينيوا دفرمي كاتك لكاتي سرى مرق دابو دەڵێ کچەکەی هات گڵاسە ئاوێکی بۆ هینە کە گڵاسە ئاوەکەی بۆ هینە و ئاوەکەی بخواتەوە دەڵێ من داژم لای سەری دەڵێ بە ئەبوو بەکری کوڕی زیادی گوتی ئەی ئەبوو بەکر بانجی مەغریبی داوە گوتیان نەخێر ئێشتا کەمێکی ماوە دەڵێ بەر لەوەی بانجی بدات ئاوەکە بخواتەوە وفاتی کرد ئەو پیاوە بە ڕۆژی بوو لە سەرەتا لە حەضاتی مەرگە کە ئەو ئاویان لۆ هینا بخواتەوە فەرمووی بانجی مەغریبی داویان نەخێر گوتی ئاوەکەی دارێن فریان نەکەوت ئاوەکەی بخواتەوە و جانی سپارت خۆشەویستان ئەها ئەوانە چۆن لە معنای منافەسە و پێشبڕچێ و مسابقە تێگەیشتون تەماشەکەن ئەوانە چۆن هەوڵ و کۆششیان کردیە بۆیش ڕەزامەندی خوای گەوریان بەدەستینایە تەماشەی ئەم زۆرە پیاوانەکەن چۆن بە هیممەت بەرزیەوە ژیاون چۆن هەوڵیان داوە باشترین پلە و چاکترین پاداشت بەدەست بینن ئەو کەسەی کە بیەوێت بەڕاستی کە ڕەزامەندی خوای گەورە بەدەستبێنێت ناز و نیعمەتی خوای گەورە بەدەستبێنێت ئەبێ کەسێک بیت هەمیشە لە منافەسەدا بێت لە پێشبڕچێدا بێت کۆڵ نەداتن هیوادارم ئەوەی کە باسمان کرد سودێکی بەخۆم و بێەوەی بەرز و خۆشەویست گەیاندە بێت خوای گەورە پاداشتی هەموویان دێتەوە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه